دەربەندیخان لە یاریگای خۆی میوانداریانی زاخۆی بادینانی کردیانی میوان بە تیمی تا ڕادێگە دەگەوە هاتنە یاریگا و دەربەندیخانیش با تۆمارکردنی 4 گۆڵ بەرامبەر با گۆڵێک پێشوازی لە میوانەکەی کرد. گۆڵەکانی دەربەندیخان لەلایەن شوانە قادر کاپنیانەکەوت دەستن و هەروەها دوو گۆڵەکەی دیکەش لەلایەن دیارعەلی ناسراو بە حەمکە هێرشبەری سەرەکی یانەکەوە تۆمار کرا کە ئەمەش سەرکەوتنێکی گەورە بوو بۆ یانەی دەربەندیخان. تاقە گۆڵەکە یانەی میوانیش لەلایەن محەممەد سەبریەوە تۆمار کرا و یارەکەش بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی دەربەند بە کۆتان. سارەڕایی بردنەوە یانەی دەربەندیخان بەڵامیانە شیمپۆشەکە لە ئیتوانی خۆی بگەێنێتە قۆناغی ئایندەی خولی ناوی کوردستان بەو پێی هەندرێن بەرامبەر ئارارات سەرکەوتنی تۆمار کرد. بەم شێوەیەش دەربەندیخان لە گەشتن بە قۆناغی داهاتوو بێبەش و زاخۆش لە یارەکانی پێشووتردا گەشتنی بە قۆناغی داهاتوو یەکلاکرد بۆم یاریە بۆ یانەکە گرنگ نەبوو.